کاک ئامان جۆک و دواپەیوەندی وەردەگرین فەرموو کاکە ئامانجیان. السلام عليكم باش ما مستجانا عليكم السلام ورحمة الله كاك ئامانج برای خۆشەویستم خوا سەلامەتتان کە ربي خوا سلامتك ما مستجان دربارەی بەرنهێنانی چەک تەوەرەکەت بوا بوو. بەڵێ بەڵێ مامۆستا لەو حاڵەتێک ئەگەر بێت و یاسا دەستکردە بە شەریەکان دەستەوەستان بوون لە بمبڕکردنی ئەو تاوانانە بەنابردن فرد تاک يعني حتى خوي ورقتوا الناس بالنفس لو حالتا لقى غياب حكم شرعي اسلامي وقاضي اسلامي او شلون ريتي ذاتي بلى وما وصل قصاص شرعي يعني فردك خوي انتقام بكاتوا انتقام الشخصي بكاتوا لو كسي كبون من كسي كوريجي كشتوا کچێکی کوشتووە برایەکی کوشتووە ئەمیش خاوەن خوێنە لە ڕووی شەرعی و قانونیەوە لە سەڵاتی وەختی ژە و توانایی نییە کە تۆڵی بۆ بکاتەوە بەسەر چاو پرسیارێکی جوانە کاکە ئامان قسەت بووە لەسەری دەکەم. وەڵاهی پرسیارێکی تریشم هەبوو مامۆستا جان ئەگەر بەچاو مامۆستا لە حاڵەتێکە کابراەک لە شوێنێکە لە شەریکەیەک مدیرێک بێ شتێکی ئەوە موامەرەیەکی لێ بکەن ئەم کەسە بخرێتن یعنی چۆن ئەڵێ لا بدرێ بکرێ یاخود لا بدرێ ئەبەڵێ بەڵێ کە لادرا ئەم کەسە يعني چۆن ئەڵێ معدەنەکەی زێریش بێ کە زێڕینگر نەبوو ئیتر قەدری ناگیرێت وایە اینجا بەبەستم کە ئەو لاکەت تەمەناو خۆزگە بخوازی خراپ بەسەر ئەم شوێنەدا بێ خۆزگەیەکی ناشەرعیە. باڵە پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەت بۆ دەکەم. باشە خوا خێر نسمامۆستا سواز بۆ دوو پرسیاری جوانت دەستەکانت خۆش بێ خوا گەورە سەلامەت عەزیزەکەی من خوا لەگەڵ براشید نەکەم خوا لەگەڵ کاکە ئامانج یاسا دەستکردە شەرعیەکان یاسا دەستکردەکان نانتوانی لە ڕێی ئاسایش و پۆلیسەوە تۆڵت بۆ بکەنەوە کە برایەکەت کوڕێکت کوژراوە خوا پەناماندا یاسای شەریعەتی خۆی پەروەردگاری لەسەر کار نەبوو من دەڵێم لەو کاتەدا ئیلا ئینسان هەر خۆ پارێزێ لە تۆڵی عەشایری بیداتە دەست خۆی پەروەردگار حتا بکرێ بەڕێزان پەنا بۆ تۆڵەی شەخسی نەبین. قیساس ئەوە نییە تفەنگەکەت هەڵگری براکەمی کوشتووە درێک براکەی دەکوژمەوە دەیکوژمەوە فڵان کەس قیساس ئەوەیە بە دوواداچوون بکەین چێ لە پشتی ئەم تاوانەوە بوو بۆچی ئەم تاوانە ئەنجام درا چەندی خەتای براکەی من بوو فڵان کەسی من بوو ئەمە دەبێت دادوەرێک لای بکاتەوە. من قەت لەگەڵ ئەوە دانیم ئەگەر یاسای وڵات یاسا دەستکردەکەی کە بەداخەوە حکمی بە شەریعەت نەکرد نەیتوانی بیگرێت دەبێت ئەو بیگرێ و ئیعدامیکە دەبێت ئەو بیگرێ و تۆڵی لێ بکاتەوە قەت پەنابردن بۆ حکمی تۆڵەستانەوە بەدەستی خۆت مسلمان نابێ پەنای بۆ بەرێ بیسپێرە بە خوددا تووشی بەڵایەکی خۆی دەکا وەڵی لە شوێنێکە دەکوژرێتەوە با دەستی تۆ لەسەری پیس نەبێ ئەڵێ لە حاڵەتێکا موامەرە لە کەسێکی پاک و پوخت کرا و کردیانە دەرەوە ئەم زێڕنگر ئەم زێڕە خالیسا قەدری نەزاندرا چونکە ئەوانە زێڕنگر نەبوون دوعا بکە بڵێ خوای ئەو دام و دەستگای هەڵتەکێ نامن لەگەڵەوە دانیم دوعا بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار خوایە کەسێکی شیا و لەم شوێنەدا بندرێ من ئاواتم ئەوە نەبوو خۆم لەم شوێنەدا بم من قەدریان نەزانیم لایەن دام دەریان کردم دووریان خستمەوە بەڵام یا ڕەبی خوا ئاواتی من ئەوە بوو لەم شوێنەدا خزمەت بکەم بە عیباد و بیلاد بە وڵاتەکەم بە هاونیشتیمانیانم بە خەڵکی پاک کە نان هێژ من بم یا ڕەبی خوای خەڵکی خراپ نایاتە ئەم شوێنە خەڵکی باش بتوانێت خزمەت بکە.